بسم الله الرحمن الرحيم. ذلك ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. جەماوەری مسلمانی بەڕێزی کوردستان، بەبۆنەی هاتنەوەی جەژنی قوربانەوە لە ناخی دڵمەوە پیرۆزبایی لە هەموو لایەک دەکەم. جەژنتان مبارەک بێ و هەمیشە ساغ و شاد و سەربەرز بن و خوا تاعەتی خوشک و برا حاجیەکانمانی قبول کردبێ و بە سەلامەتیش بگەڕێنەوە. بەڕێزان، ئەم بۆنە مبارەکە بە دەرفەت دەزانم لەبارەی بارودۆخی ئێسامانەوە چەند قسەیەک بکەم. یەکەم، شتێکی ڕوون و بێچەند و چوونە کە زۆربەی هەرە زۆری خەڵک و جەماوەرەکەمان جگە لە کەمینەیەکی بەهرەمەند لەم بارودۆخە خراپە بێزاری و نائومێدێکی زۆر باڵی ڕەشی بەسەر دڵ و دەرونیاندا کێشاوە و شتێکی زۆر بێجێ و مەترسیدارە بڕیار بەدەستان ئەو ڕاستیە نادیدە بگرن و هەوڵی نەیەشتنی هۆکارەکانی نەدەن. دووەم، بێگومان دیوارێک بناغەکەی لار بێ دەبێت لەوێشەوە ڕاست بکرێتەوە و کاتی ئەوەش هاتووە بگرە درەنگیش بووە کە بڕیار بەدەست و هەموو شت لە بەردەستانی ئەم وڵاتە دان بەم واقعەدا بنێن کە شێوەی ئیدارەدانی خەڵک و وڵاتیان هەڵە و پەڵەی ڕیشەی و گەورەی تێدا بوون و هەموو لایەک زۆر باجی بێڕەزایان داون و ناگونجێت چی دیکەوە بەردەوام بن و ئەگەر بمانەوێ زیاتر زیانبار نەبین و سەرنجام سەرمان بە فەتارەت نەچێ، پێویستە هەرچی زووترە کۆتایی بەم شێوە بەڕێوەبردنە خراپ و سەقەتە بێنرێت کە: یەک، نادامەزراوەی و دوو، پێشێلکردنی یاسا و سێ، قۆڕخکاری و چوار، گەندەڵی لەسەر تاک و خوار و پێنج، ستەم و چینایەتی چەند سیمایەکی زەقنی. سێم، ئەگەر خوا نەکردە بڕیار بەدەستانی وڵاتیش ئامادەی ڕاستکردنەوەی هەڵەکانیان و خۆگۆڕین نەبن و بیانەوێت لەسەر بەزمی پێشووی چارەکە سەدەییان بەردەوام بن، شەرع و عەقڵ و واقع لەسەر تاکی خەڵک و جەماوەر پێویست دەکەن لەسەر چارەنووسی نادیاری خۆیان و نەوەکانیان وەدەنگ بێن و هەموو شێوازێکی شەرعیانە و شارستانیانە بگرنە بەر بۆ کۆتایی پێێنانی ئەو جۆرە ئیدارەدانەی وڵات کە دیزاینەکەی وا دانراوە کەمینەیەک ببنە ملیاردێر و پڕ بن و زۆرینەی خەڵک و کۆمەڵگەش هەژار و نەدار و لات بکەون و قڕبن. چوارەم، بە هیوایەوەی با هەوڵ و هیمەتی هەموو لایەک دڵسۆزانە فریای خۆمان بکەوین و کۆمەڵگاکەمان لەم واقعە ناهەموار و دژوارە دەرباز بکەین و گرەی دەستانمان لێ نەکەوێتە ددانمان و وڵاتەکەمان وا لێ بکەین کە وەک خوای دادگەر فەرمیەتی کون و قەوامینە بالقسط، دادگەری تێیدا چەسپاو بێ و خێر و بێرەکەی هی هەمووان بێ و هەموو لایەک بوون و کەرامەت و ئازادی و مافەکانمان دەستەبەر بکەین و ئاشکراشە دادگەری و یەکسانی بناخەی تەبایی و یەکڕیزیە. دووبارە جەژنی هەموو لایەک پیرۆز بێ و خوای بەبەزەی و میهرەبان دەروی خێرمان لێ بکاتەوە. عەلی باپیر، 9 ذیڵحیجەی 1439 کۆچی بەرامبەر بە 28 2018 زاینی هەولێر.